طبعا هەر لە سەرەتاوە ڕامانگەیاند کە ئێمە لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکان دانین. هۆ کارەکەی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای کاریە وەکو پرەنسیپێک کاری لەسەر ئەوە کردووە کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت و تەمەنی هیچ دامەزراوەیەک درێژ نەکرێتەوە. و خۆتە زانیە چێ بووین لەو هێزە سیاسیانەی لەو پێناوەدا هەم باجمانداوە لە ڕابردوودا هەم هەڵوێستی ڕوون و ڕاشکاومان بووە لەسەر درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان. ئەم جارش کە ینی دەنگۆی دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هاتە پێشەوە، کۆمەڵ هەرزوو قەراریدا کە پارێزگاری لەو پرەنسیپەی کاری خۆی بکات و بە هیچ جۆرێ بەشێ نەبێت لەو هەڵمەتەی کە ئەکرێ بۆ دواخستن یا داواکردنی دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە زۆر بە ڕوون و ڕاشکاوی لە هەموو کۆبوونەوەکاندا و لەگەڵ ئەو هێزە هاوپەیمانانەی کە بێکەوە کارەکەین بە ڕوونی وتمان کە ئێمە نەداوای دواخستنی هەڵبژاردن ئەەکەین و نە بەشێکە بین لەو پرۆسەی کە ئەدرێن یان لەو هەوڵی کە ئەدرێ بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی سینۆ و پێشمان وایە هەڵبژاردن فرسەتێکی باشە بۆ گۆڕانکاری و بەڵێ کۆمەڵی هۆکار و کۆمەڵی پاڵنەر هەبوو بۆ ئەو هێزانش کە داوای دواخستنی هەڵبژاردنیان نەکرد. بەڵام ئێمە ویستمان ئەم هەڵوێستە ڕوون و ڕاشکاوی خۆمان هەم دەرببڕین و ئەم پارێزگاری لە پرەنسیپەش بکەین و هەمیش هەموو پێکەوە لە هەرێمی کوردستان لەگەڵ هاوڕاتیانی هەرێمی کوردستان هەنگاو بنین بەرەو گۆڕانکاری و بەرەو قۆناغێکی نوێی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. زۆر باشە. ئەوکو کۆمەڵی ئیسلامی لە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنەکەی سیەلول کە بڕیاڕای ئەم شەو 12 کاتژمێر 12 بانگەشەکەی دەست پێ بکات، ئامادەکاریەکانتان هەمووی تەواو کردووە؟ ئامادەن بۆ بانگەشە، ئامادەن بۆ هەڵبژاردن؟ من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە. پێم خۆشە تەبەن ئاماژەیە بۆ بکەم جارێ ئێمە لە هەرێمی کوردستان پێش ئامادەکاریەکانی کۆمەڵ و هێز و لایەنە سیاسیەکان بەداخەوە ئەوێ بڵین ئێمە قۆناغێکمان تێپەڕاندە 4 ساڵی ڕابردوو زیاتریش. تۆمەن خۆتە زانی تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کرایەوە لە مانگی 11 ساڵی ڕابردوو. لە هەرێمی کوردستان پەرلەمانێکی ناکارە و حکوومەتێک کە بەشی گەورەی هێزە سیاسیەکانی لێ دەرچووە و قۆناغێکی سیاسی ناهەموار و نا ئارام و لێکترازانی کورد لە بەغدا ئەمانە هەمووی هۆکاری دەرەنجامی ئەو واقعە تاڵی هەرێمی کوردستانن کە دۆخێکی خراپی حکومڕانی و گەندەڵیەکی قوڵ لە جونگەکانی حکومڕانی. بۆیە کۆمەڵ من بێجارێکەوە بڵێمەوە کۆمەڵ ئێمە جارێک کە ئەو خواستەمان ڕوو لە خەڵکی هەرێمی کوردستانە و خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ ئازایانە و بە ئیرادەوە و بە وشیاری گەورەوە هەنگاو بنێن بەرەو ئەو قۆناغە نوێی کە دێتە پێش و هەومان پێکەوە هەنگاو بنین بۆی کە قۆناغێک بێتە پێش کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوی نیشتیمانی بن و دامەزراوەی کارا بن و هەنگاو بنین بۆ گۆڕانکاریەکی قوڵ و گەورە لە شێواز و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. کۆمەڵی ئیسلامی تەبەن ئێمە هەر لە دەستپێکەوە تەبەن بەڵێ ئامادەکاریەکانی خۆمانمان دەست پێ کردو، دەستگای هەڵبژاردنمان زوو بەڕاست پاردوو و ئێمە ئێستا کۆمەڵی ئیسلامی ئامادەین بۆ هەڵبژاردنەکان و بۆ چوون ناوبانگەشەی هەڵبژاردن و تێکڕای ئامادەکاریەکانی ئێمە تەواو بووە. ئەوەی کە پێویستە بە کاندیدەکانمان، ئەوەی پێویستە بە کەرەستە و ئامرازەکانی هەڵبژاردنمان لە دەستگای هەڵبژاردن، ئەوەی پێویستە بە ئامادەکاریە میدیاییەکانمان و ئەوش کە پێویستە بە مەڵبەند و ئەنجومەن و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەوی ترمێنێتەوە کە ئێمە هەموو پێکەوە هەموو ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی کادرانی دۆستانی لایەنگرانی سەرخەرانی و هەموو خەڵکانی باوەڕیان بە هەڵوێست و کارەکانی کۆمەڵی ئیسلامی پێکەوە لە چینە ناو هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە کارەکەین بۆی کە بە گوڕوتینەوە هەم هەڵبژاردنەکە سەرخەین و هەم هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوە بچێ و هەمیش کۆمەڵی ئیسلامی لە ئاستی خواست و داواکاریەکانی ئەو قۆناغە بێت. زۆر باشە. ئەگەرچی هێشتا هەم ڕەنگە ئێوە و لایەنە سیاسیەکانی تریش ترسیان لە ساختەکاری و بەتایبەتی لە تۆماری دەنگدەران هەبێ، ئەرکی لایەنەکان ئەوە بەتایبەتیەوانتان کە لە ڕابردوودا پێکەوە هاوپەیمانیەکتان هەبوو با بڵین پێتان دەوترا لایەنە ناڕازیەکان، ڕۆڵی ئێوە چییە لە چاودێریکردنی ئەم هەڵبژاردنە بۆی کە هەڵبژاردنێکی دوور لە ساختەکاری بێت یا هیچ نەبێت زۆر جیاواز بێت لە هەڵبژاردنەکەی 12 ئایار؟ خۆتە زانی کاک جەلال تەمەن هەڵبژاردنەکانی 12 5 زەرەری گەورەی لە پرۆسەی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستانداوە بێموتمانەیەکی گەورەی بە پرۆسەی سیاسی و هەڵبژاردن دروست کرد. ئێمە خۆمان و کۆمەڵی ئیسلامی ئەرکمان قورسە و بەڵێنیشمانداوە لە ئاستی ئەمە کە قورسەماندابین و لەگەڵ هێزەکانی کەش ئەرکی ئێمە و هەموو ئەو هێزانەیە کە لە دەرەوەی هێزەکانی دەستەڵاتن و هەمیشە زەرەرمەندی پرۆسەی ساختەکاری لە هەڵبژاردنەکان پێکەوە هەڵمەتکەین و پێکەوە هەوڵ بدەین و پێکەوە هەماهەنگی گەورە بکەین بۆ ڕێگرتن لە ساختەکاری. بە بڕوای من ئەم پرۆسەی کە بڕیارە
هەم بانگەشەکەی دەست پێ بکەوە لە 30 ئەیلول بەڕێوە بچێک پرۆسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەرچی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی ساختەکاری ئەرچی کۆمیسیۆن ئەرچی گەورەی ئەوەیە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و نەزیه بەڕێوە ببە. ئەرچی دووەمی ئەرچی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی هەرێمە کەیتر بەسە کۆتایی بێ بۆی کە بەشێک بن لە ئەجندای حزبی هێزێک یا دوو هێز و کار بکەن لە پێناوی بەرژەوەندی تەسچی حزبی و وەلانان و زەرەردان لە پرۆسەی گەورە و ناشرینکردنی ئەزمموی ئەم هەرێمە. ئەرچی سێهەمیش ئەرچی ئێمە هێزە ناڕازیەکانە ئەوەیە کە بە هەموو قدرەت و توانای خۆمانەوە ڕوبەڕووی ساختەکاریەکان بۆستینەوە و بتوانین ئەم جارە هەڵبژاردنێک بەڕێوەبەرین کە متمانە بگێڕێتەوە بۆ پرۆسەی سیاسی و دەستپێکێکی باش بێ بۆ گۆڕانکاری و ئێمەش ئازایانە بەرگری بکەین لە مافی خەڵک و من پێم وایە لە ڕابردووشدا ئێمە توانیمان ینی ئەوەی کە پەیوەست بوو بە دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ئەمڕۆژ ئێمە پارێزگاریمان کردووە لە دەنگەکانیان و هەڵوێستەکانیشمان بەو ئاراستەیە و بە تەئکید تەمان بلانی کەم من وەکو کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵم کۆمەڵ ڕاستگۆ و ڕاشکە و بوێر و ئازا ئەمێنێتەوە لەسەر هەڵوێستەکانی خۆی و نەپاشەکشێەکە و هەموو هەوڵێکی شەدا کە بەشێکی گرنگی ڕێگرتن لە ساختەکاری و تەزویر بێ لەم پرۆسەیە. لە سیاسەتی 4 ساڵی داهاتووتان هەمان سیاسەتی 4 ساڵی ڕابردوو پێڕەو دەکەن کە گەرچی لە 4 ساڵی ڕابردوو فشارێکی زۆرتان لەسەر بووە فشاری سیاسی فشاریان ئەزانی ئێمە هەموو هەوڵێکمان داوە کە ینی هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بە ئاراستەی خزمەتکردن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دروستکردنی دامەزراوەکانی دەوڵەت و دامەزراوەکان بوونیان بە دامەزراوەی نیشتیمانی و حکوومەتێک کە حکوومەتی هاوڵاتی و بەرزەشتەکردنی شەراکەت کە زۆر جار و تومانە و موەسساتەکان ڕۆڵی خۆیان ببینن. ئەمانە لای ئێمە پرەنسیپن و ئەم پرەنسیپانەی خۆمانە پارێزین و بە تەئکید کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو هەڵوێستانە ئەمێنێتەوە کە خزمەت بە بەرژەوەندی گشتیەکەن و لە خزمەتی دروستکردنی سیستمێکی حکومڕانی ڕەشیدن کە بە نەتیجە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. ئێمە زیاد لە بەڵگەیەکمان هەیە کە کۆمەڵ ڕاستگۆیە لەگەڵ پرەنسیپ و مەبادیەکانی و بە ڕاستگۆیش لە داهاتوو دەمێنێتەوە.